یاران ڕاپەڕینە کوردەوار سربەخۆ و خەڵکە کوردەوار وەختتان بەخێر. ئێمە باوەڕمەندین کە ئومێد لە ئەوجی نائومیدیەوە پەیدا بێت، لە ئەوجی ئەو وەختەی کە تۆ دەرەتانت بۆ نامێنێت بەرودوات لێ ئەگیرێت و ئەخریتە سوچێکۆ کە بۆ مان و نەمان خۆت بە قەوڵ ئینگلیزیەکان to be or not to be، بوون یا نەبوون خۆت ئشێ پەلە قاژەکەی، ئەشێ هەموو هێز و گڕ و توانایی خۆت بەکاربێری تا بتوانی لەم مەخمەسە، تا بتوانی لەم گەمارۆ دەربچیت. ئەمە بە شێوەی چیرۆک و داستان و نەمایش بارهای بار تعلیم دریاگە بە ئینسانەکان. تۆ حەتا ئەوێنیت لە فیلمی لیمیتلەسە وا خەیاڵ ئەکەن کە ئینسانێک کە چەقیگە و ناتوانێ لەمە بێتە دەرۆ بە یارمەتی داروویەک ئەتوانێت دەسی بگا بە تەمامە زەخایرە دەرونیە خۆی، تا بتوانێت بەسەر کەند و معزەڵات و مشکڵات زندگی خۆی سەرکەوێ. ئێمەی خەڵکی کورد، ئێمەی ئینسان کوردی لە گەمارۆیەکی سیستەماتیکی نظامی سوڵتان بەرەو توانەوەی مطلقە وجودمان حەقیقەتمان ئەچوین. لە لێوان لێوی ئەم توانەوە و ئەم نابودیە ئاخر هەناسە دەسی پێکرد و ئەم ئاخر هەناسە توانی لاشەی مردووی کورد ئەحیا بکاتەوە و بتوانێت ئاسۆیەک کە تروسکایەکی گەورەی خۆری لێ تێتە دەرۆ ڕوو بە ئەم مردمە و ئەم خەڵکی کوردەوارە دەربخات و نیشان بدات. ئەگەر ئەوانەی کە ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ ئەناسن لەگەڵ ئێمە هەنگاو بە هەنگاو هاتوون، لەگەڵ ئێمە دیبەیت بە دیبەیت ئەم کوردەوارە گەڕاون، لەگەڵ ئێمە سلول بە سلولی لەشی خۆیان بەسەر کوردبوونی خۆیانە زاڵ بووگن و تیا ئەوق بووگن و تێفکریگن، بۆیان دەرەکەوێ کە ئێمە وەختێک لەگەڵە دوژمنە سەرزەمینە کوردەوار و ئینسانە کوردیا ڕوبەڕووبووینەوە تەمامە پلانەکانی، تەمامە بەرنامەکانی بۆ گۆڕینی ئێمە، بۆ سڕینەوەی مقاومەتە ئێمە، بۆ سڕینەوەی ناسنامە و تاریخ و حافزەی تاریخی ئێمە، بۆ پاککردنەوەی کۆلەکتیڤ ئەنکەنچزی ئومەتی کوردی. ئێمە تەمامە ئەو بەرنامانمانە بەحس کرد هەر لەبەر خاتریەوەی وە بیرتان بێنمەوە. ئەوە ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ بوو، وتی کۆرپۆرەیشنە ئێرانی بەرەو ڕەوایەتی سێوەمی خۆی ئەڕوا. کۆرپۆرەیشنە ئێرانی بەرەو ڕەوایەتی سێوەمە خۆی ئەوە ئەڕوات و ئەمە ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ بوو. هات
ووتي ئەم پرۆژەی کە ئەمانە لە سەتحی مەجامعی ئەکەدەمی بە ناوی ئێرانە گەورەی فەرهەنگی باسی یەکەن، کەی کلیدی خواردەگە، چۆن کلیدی خواردەگە، مەسادیقەکەی چییە و خەریکە چین. ئالەوێ ئێمە وتمان فاز سەومە ڕەوایەتە دەوڵەتە ئێرانی کە لەسەر وەتەرە ئێرانە گەورەی فەرهەنگی وێسیاگە ناسیۆنەلیزمە ئێرانیە. بۆیە بۆ ئەوەڵین بار ئێمە چنکێکمان دروست کرد کە نە تاریخی بوو، نە مەفهومی بوو، نە کەس بەکاری بردبوو، بە ناوی ئێرانیەت. یەکێک لە دیگەریەکانە کوردیەت. کوردیەت عنصرە وجودیە ئێمە بوو و عنصرە وجودیە ئێمەس و ئەوە پێناسەیە ئێمە بوو لە خۆمان، لە وجود خۆمان، لە حەقیقەتێک کە هەین، لە حەقیقەتێک کە بووگین. پس ڕاپەڕین توانی دەریچەیە بکاتەوە، ڕاپەڕین توانی لەم گەمارۆ سەفی دوژمن بشکێنێت، بدا لە قەلبی سپای و تاریکیەکان لا بدا تا تروسکاییە ڕووناکی بێتە ژوورۆ. بۆیە ئێمە دیبەیتەکان ئێرانە گەورەی فەرهەنگیمان کرد. لەوە وتمان کە دەوڵەتە ئێرانی ماهیەتی تەشکیلبوونی چی بوو. وتمان کە ئەمانە نە عەقبەی تاریخیان هەست، نە ئەو تاریخە ئیدعای ئەکەن وجودی هەست، نە ئەو کەسانەی کە باسی ئەکەن وا بووگن و دەبوایە وا بن. و سابتمان کرد کە ئەمانە لە تەی 250 ساڵە گۆزەشتە ڕابردووە بە سوورەتە سیستەماتیک لەلایەنە جوولەکەی ئانووسی و خەریکی دانانی کۆرپۆریشن، یعنی دەوڵەتی شرکەتی، دەوڵەتی کۆمپانی بەسەر ئەم سەرزەمینە ئێمە بوون. بۆیە دەستیان کرد بە تاریخ سازی. ئەوانەی کە مێژوویان نووسیگەسۆ بۆ فارس، بۆ قەومی بەناو فارس، کلەن جوولەکەن، کلەن فارق التەحسیلانی دانشگاهای غەربن. ئەوانەی کە مێژوویان بۆ تورک نووسیگەسۆ کلەن جوولەکەن، کلەن فارق التەحسیلانە دانشگاهای غەربن. ئەمانە ڕاپەڕین وتی. ڕاپەڕین بەرەبەرە ڕەوایەتی کوردیەتی هۆنیەوە و بەردەوام خەریکە ئەڕوا. یعنی فینکشن، یعنی ئەو گزارشەی کە ئێمە لە خۆمانی ئەکەین و ئەو باوەڕەی کە نسبەت بە خۆمان هەسمان، بۆ ئەوەی کە ئێمە لە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ بمان توانایە ڕەوایەتە حەقیقیەکەی وجودە خۆمان بێژین، ئەبوایە ڕەوایەتە دەستکردەکان و دەست هەڵوەسەکانە دەست داگیرکەران ئەم سەرزەمینە کوردیە بەتاڵکەین، بیان هەڕۆژینین، هەڵیان تەکێنین، بیان هاڕین کە گوزارش لە وجودە ئێمەی نەئەکرد. دەوڵەتە ئێرانی و کۆلۆنیەکانە دەوڵەتە ئێرانی هیچ وەخت فکریان نەکرد لە میلەتێکی کۆنتڕۆڵ کریاگە، لە میلەتێک و لە ئومەتێکی نابود بووگە، هێز و تەوانی چووگە، چۆن قمارباز بڕە کارتەدا، بڕە وەرەقە بازی ئەدا لەبەر ئەوەی بشێوێ بازیەکە کارتەکان تێکەڵاو بێ تۆ نەیوەی تۆ، ئەوە تەواو ژیانە ئێمەیان بڕ لێدا بوو، ئەوەنان بڕ لێدا بوو، هیچ کارتێکی بەرەندە ناکەوتە دەستەوە، هیچێک ناکەوتە دەستەوە، ئەبزاریان بەدەست بوو، موئەسسەساتیان بەدەست بوو، کەرەستەیان بەدەست بوو،
و توانی بوویان بە سوورەتە سیستەماتیک و لە ڕێگەی مؤسسات و قدرەت و ئیقتدارە ئەمنیەتی نظامی تعلیمی و پەروەرشی سەرزەمینە ئێمە بەرەو نابوودی مطلق و ئینسانەکانی بەرەو سڕانەوەی مطلقە وجودی بوون. و ئێمە هاتین ڕەوایەتە خۆمان باس کرد. کورتکێس ئینسانە کوردی چۆن ئینسانێکە، جەهانە کوردی چۆن جەهانێکە. ئێمە وتمان کورد مەفهومێکی انتزاعی دا لەبەر ئینسانە سوڵتە قبوڵ نەکەرە لە بەرامبەر دیگەریە، ئینسانێکە کە بە کۆی لێ نابێت، ئینسانە تاغیە لە بەرامبەر تەمامە ڕەوایەتە ئینقیادگەرەکان ئینسان و ئەدیانە ئیبراهیمیشە. ئێمە هاتین وتمان ئەم کوردە ئەو جار زوانێکی دنیای زانایی بووگە بە ناو زوانە گۆرانی. گۆران یعنی ئەوەی کە گۆ ئەڕانێ، گۆ یعنی تۆپ، ئەو تۆپەی کە بازی چەوگانی پێەکەن. ئەوە نەمادێکە لە دانایی و زانایی، نەمادێکە لە سوژگی ئینسانە کوردی کە ئەڕانێت. و ئەوانەی کە زانایی و دانایی ئەڕانن بە زوانە گۆرانی قساکەن، وەکو ئەوەی کە مەراکشیەک، تونسیەک، یەمەنیەک، مسریەک، عێراقیەک، لوبنانیەک، سوودانیەک ئێشێ عەرەبون و عەرەبی قسە بکەن، بەڵام دانێ لای یەکتری لە یەکتری تێناگەن. وەختی گەرەکیانە لە یەکتری تێبگەن بە عەرەبی فحس قسە ئەکەن، قەواعدی قسە ئەکەن، بە زوانێ کە زوانە نووسین و تەفەککورکردنە قسە ئەکەن. بۆیە لەم سەرزەمینە کوردەوارە ئێمە ئەوەی کە بە شوێنە انتقاڵە مەفاهیم و تەفەکر و فکر و ئەندێشە بووگە، بە زوانە گۆرانی قسەی کردگە. ئەوەی کە ژیانە ڕۆژانەی خۆی کردگە لە زوان و لە لەهجەی دایکی خۆی ئستفادەی کردگە و بەکاری هێناوە. پس ئینسانە کوردی زوانێکی بوو کە ناوی گۆران بوو. هیچ زوانێ لە دنیا معنیە گۆران نادا کە زوانت زانایانە، داناییە. ئەم ئینسانە سوڵتە قبوڵ نەکەرەی کوردیە. چۆن لە دەستگاهە کوردی سازمان پەیاکە، مەگەر ئێمە ناژین ئینسانی کوردی سوڵتە قبوڵ ناکە. ئێمە گوتمان ئینسانە کوردی دەوڵەتە نەریتی بووگە، یاساوی بووگە وەلی حاکمینەوەگە، مەگەر لە یەک بۆرهە. نەک وەکو ئەدیانە ئیبراهیمی بەندە بێت، نەک وەکو سلسلە مەراتبە هێلاڕکیە مۆغۆلی و تورکی غوڵام بێت، نەک وەکو سیستەمە سوڵتانی ڕەعەت بێت، نەک وەکو سیستەمە سەرمایەداریە نێئۆلیبراڵی شەهروەندێ کنترۆل کریاگێ منعقد کریاگێ منزەبت کریاگە دەسە سیستەم بێت و مؤسساتی بەناو سیتیزن یا شارۆمەند. ئینسانە کوردی یارە کورد گۆرانی یار. بۆیە هەر لە دەستپێکەوە کە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆماندانیا بەوانەی کە هاوڕەنجە ئێمە بوون وتمان
یاران ڕاپەڕین و هەر کەسێک کە پەیوەست ئەبێ بەم شۆڕشە بە شۆڕشی زانایان کوردی. بۆیە ئێمە لۆگۆکەی ڕاپەڕینمان دوو کەڵە زەردەدانیە. دوو کەڵە زەردە نەمادە ئینسانە زانای کوردیە کە دوو نەمادە سوڵتەی نظامە سوڵتەی دیگەریە ئینسانە ڕەهای کوردی کە شێر و هەڵۆبێ لە ژێر چنگیدایە. وەمانە ڕاپەڕین کردی ئەوەی ئۆسای داسانەکە بێت. ئۆتاقە فکرە یاڵەتە متحدەی ئەمریکا دەوڵەتە جوولەکەی ئانوسیە کۆرپۆریشنە ئێرانی وەرد ئەزانێ ئێمە خەریکین جێگەین و ئێمە چیمان کرد و ئێمە چۆن توانیمان لە دڵ ئارکیۆتایپەکانە خۆمان کۆهەن ئولگووەکانە خۆمان جەهانە مستەتەرە کوردی بێرینە دەرەوە و گوزارش بکەین لە خۆمان کە ئێمە کەین. ئەم ڕەوایەت کوردیەتە کە ئێستا بەدەست یاران ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ وەختی دای لە تەمامە ڕەوایەتەکانە دەستکرد نظامن قیادگەر و نابودگەر سەرزەمینە کوردەوار و ئینسانە کوردی ئەمڕۆ بوو گەسۆ دێوەزمەی دەسەڵاتە کۆرپۆریشنی ئەو بەر لە مەردم تەشخیسی داگە ئەو بەر لە گشتیان تەشخیسی داگە کە ئەمە نابودیان ئەکات و اختتامیان ئەدات و لە بینیان ئەوات. من ئەمشەو سێ نمونە پێشکەشە بە ئێوە ئەەکەم، سێ نمونە کە حتمما ئێوە ئەزانن اتفاقی نییە و ئەمە دا لەبەر ئەمەسە دەوڵەتە کۆرپۆریشنیە جوولەکەی ئانوسیە ئێرانی کەوتکەسە پەلەقاژە ڕەوایەتە جەعلیە پارسیە ئاریاییە کەی ڕەوایەتە شێعە جوولەکەکەی هەرتک باڵە جوولەکەیە ڕەوایەتە ئێرانیە فارسە یەهود جواو ناتۆ خەریکە تەرەکە گەورە هەڵەگری ئبتاڵ بگەسۆ بەرنامەکانی ناچنە بەرەوە مغۆمغۆی کەلامە ڕاپەڕین لە گوێی ئینسانە کوردیە ئەم سەرزەمینی کوردەواریەتە نیگەسۆ و لە ژێرە حەجمەیە ئەم میزانە لە عەزەمەتە ڕەوایەتە کوردی دەوڵەتە کۆرپۆریشنە ئانوسیە جوولەکەی ئێرانی کەوتکەسە پەلەقاژە. ئێستا با دەست پێ بکەین. سێ نمونەم لە گرادانیاگە سۆهرابە پوورنازری، محەممەدە نووریزاد، دانەیە کوردە فاسۆمی، دانەیە کوردە فاسۆمی. ئەوانەی کە وجودیان قەڵسوکەوتیان قسەکردنیان ئیسباتە هەبوونە فارس و تاریخە کوورش و تاریخە شێعەکە ئەو جۆرە کوردانە. مەتاڵبێکیان نووسیگە بابزانن ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئەم زاناگی بەناو ئینسانە کوردیا بڵاو کردۆ لە بەرەوەی ڕەوایەتە خۆی بزانێەوە تکراری کاتەوە. بەڵام لە هەرکوێ کۆرپۆریشنە ئێرانی دەسی تێوات ئەناسورە کۆرپۆریشنە ئێرانی بە سوورەتە مستەقیمیان قەیرە مستەقیم دەسی تێوەن. ئێمە ئامادەین کە بارە قەزیەکە ڕاستکەینەوە و بینە ناوە دەمە دەوڵەتە ئێرانی. من ابتداعاً سەرتیتروار ئێژمیان و پاشان دانیشم دانەدانە تەحلیلیانەکە. حەمەی نووریزاد یارۆ قارەمانەکەی بەیتە ڕەهبەری، یارۆ ستوندارەکەی ناوە کەیهانە شەریعەت مەداری، یارۆ بەچکە شیعەکەی ڕەوایەتە فەتح،
ئیستا لەسەر وەتەرە ئێرانی یاد توێسیاگە ئەوەی کە من پێژم ئێرانیەت من پێم وت ئێرانیەت بچن بگەڕێن ئەمانە لە حیچ بەحسە ئێرانیەت ناکەن ئەوەنە مطمئن بوون بە خۆیان ئیرانی در بهترین حاڵەت ئەگەر بەرنامێکی ئەدامنیان و ئیرانی کیست ئێرانیەت ئەسڵ بەحس نەکریاگە ئێستا نوری زاد فایلێکەداتە دەرەوە وا لە زندان تێمە سەرە تەحلیل ئەوە وەرێ لە دەقیقەی 8 قسەیەکەکە قسەی دوێکە پێرەکەس پرونده رو برداشت بود پیش قاضی، من رفتم پیش قاضی. حالا داستان اینجا شروع شد که وکیلم آمد، آقای آغازی. بهش گفتم دیر آمدی، من از خودم دفاع کردم، ولی با هم رفتیم پیش قاضی. به قاضی نوشته منو خوند، دفاعیات منو خوند، گفت این از نظر من همش توهینه که آقای نوریزاد. گفتم شما توهین من رو به دزدان این مملکت، به آدم کشان این مملکت، به کسانی که قتلهای زنجیره‌ای رو مرتکب شدن میبینی، ولی توهین اونها رو در غارتگری ها و دزدی ها نسبت به یک ملت نمیبینی. تمام زندان برقرار شده، تمام گیرنده زندانی باشه. تەلەفۆنەکە تەنتەنێژێ تەماس ئەز زندان بەرقەرار می شود تەماس گیرەندە زندانی می باشد ئەمە یعنی خاص فیلمەکە باوەڕکەن ها ئەما ئەوە لە زندانەوە لە زندان زەنەداوە قسانەکە زندان جمهوری اسلامی برگشت گفت به من چه ربطی داره که توی کشور چه اتفاقی میفته؟ شما یه پرونده نیابتی آمده، چند تا سوال بوده به اونا جواب میدادی. گفتم من در قبال سایر مسائلی که شما جرأت نطق کشیدنشو نداری من خودم رو مسئول میدانم. من خودم رو مسئول میدانم چرا یک بلوچ به بلوچ بودن، به ایرانی بودنش افتخار نمیکنه. من خودم رو مسئول میدانم که یک کرد چرا به کرد ایرانی بودنش افتخار نمیکنه، برای اینکه چیزی از ایرانیت در اونجا نیست. خب نگه توجهتان کرد که آقای نوریزاد وتی چرا یک بلوچ به ایرانی بودنش افتخار نمیکنه، چرا یک کرد به ایرانی بودنش افتخار نمیکنه، چون چیزی از ایرانیت در اونجا نیست. مفهوم ایرانیته که اما بکاریەوە این آقای نوریزاد بکاریەوە اوکی هیچ جریانێکی و نیرویەکی سیاسی جنبشی جبهه اجتماعی لە بەلوچستان موجود نییە کە ئیدعا بکات کە بەلوچ ئێرانی نییە، موجود نییە. پس ئەم داستانە بەلوچە ئاغای نوریزاد خۆی هەڵیەوەسی. ئەمە با بێنە سەرە کورد. ئەمە ئاغای نوریزادە تەکە فعالین جامعەی مەدەنی، تەکە ئەحزاب کۆمەڵە دموکرات هاوکاری کردنە. ئەم کەفە خیابانە شارەکانە کوردەوار گەڕیاگە چوو زانێت کە ئینسانە کوردی خۆی بە ئێرانی نازانی، حزب دموکرات کە ئیزانی، خالد عزیزی ئیزانی، سەی ئیبراهیمی عەلیزادە ئیزانی، پەکەکە ئیزانی، تازەوان کوردەوارە داگیرکرا و لای تورکیش بە ئێرانی ئەزانن، یەکێتی ئەیزانی، پارتی ئەیزانی. کامە کوردەیە ئاغای نوریزادەیەژێت خۆی بە ئێرانی نازانێ و لەگرا ئاڕواتە سەرەوەتە لە ناسیۆنالیزمە ئێرانی بسیێژی ئیرانیەت دەرونجا وجود نداره، ئیرانیەتی وجود نداره. خب ئەم قسە ئاغای نوریزاد فقط لە جواوە یەک ڕەوایەتا خەریکەیکە. پس من وتم ئەمە نەبۆ حیزبی دموکرات بێژیاکە، نەبۆ پێکاکا بێژیاکە، نەبۆ فعالینە حوزەی جامعەی مەدەنی بێژیاکە، نەبۆ یەکێتی بێژیاکە، باشکە ئەمە نەبێژیاکە. ئەی ئەم ئێرانیەتە بەرز ئەکات و یعنم های چون ئێرانیەت لەوێ نییە ئەمانە خۆیان بە ئێرانی نازان، چون ئێران شتە قەشەنگێکە. مثلا ئەنەهو لە ئەسفەهان مەوجودە خێلی شتە قەشەنگێکە. مردم ئەسفەهان نەگەیگنە لەش فرۆشی و مواد فروشی و روح فروشی و وجود فروشی. پس ئەمە بۆ ئێژێت سەیکە نوریزاد چوو بەسە سەرەوەتەرە ناسیۆنالیزم وێسیاگە. ئەو ناسیۆنالیزمە وا ڕەوایەتەکەی بەعدیە دەوڵەتە ئێرانیە.
ئێستەگەرەکیسی بەهشتی لە ئێرانیەت بۆ خوڵقێنی عەلەوی داینیاکە ئێرانیەت من بەکارم هاوردە ساختی دەسە خۆمە و من استفادەی لێکم و بە عنوان یەکێک لە دیگەریەکانە کوردیەت بەکارم بردەدا بچن ئەم مەفهوم ئەسڵەن لە زوانە ئەوانە معنای نییە تعریفێکی نییە کاورا ئەوە هەوڵ بووگە نازانی چونتەکە ئێمە مقابڵە بکە لەگرا مینەیە کاڵێ ئەم ئاغایە کارمەندە بیت ڕەهبەریە ئاغای نوریزاد ئەمە مەسەلەی ئەوڵ پس ئێمە وتمان ئەمە بۆ کەسی تردانە نەریاکە بەلوچێک نییە کە گزارش بدات لەوەی کە فەرقەکاتەکە ئێران یاوە سەرزەمینە خۆی گەرەکە نمونەی دووەم وا لە بیرتانە ئێمە ئێژین مەکەونە شوێنە سلبریتی وا لە بیرتانە وتمان مەکەونە شوێنە لۆتی و چاوش و مزقان لێ دەر و تەپڵژەن وا لە بیرتانە وتمان ئەمانە بەر و دوایان نییە وەختی ئورمیە یەکرد هەڵتانە خستۆ کوبانی یەکرد هەڵتانە خستۆ لیبلێ گوبلێ یەکرد هەڵتان فرە خاس بوو ئێستا ئەم ئاغایە مەلیژەکە مەتونیشی رووساکە مشکڵە ئێمە مەسە کاورا خۆشی وە کرماشانی ئەزانێ ئەمە ساحنەیە لە یارسانبوونی سوێڵەکەی دانیاکە بۆ بەس و شێعە سوێڵەکان پێداشیگە بەس و شێعە تاوانی پاو منە ئەندەر فەراق هەر بژی ئێران من کورد کرمانشاه هەستەم نە کورد خەو ئەمە ئێوە پڕ وازح ئەزانن کورد ئێمە هاتین وتمان کورد ئەنشایەکی غەڵەتە بە فارسی بە زوانی یەدیشە فارسی کۆدە دەستگاهایە ئەمنیەتی بوو کە نەزەرسەنجی بکە بزانێت تا چ میزان توانی گەیسی استفراقاتە دەوڵەتە ئێرانی بکاتە ناو زەهن ئینسانە کوردیەوە لە تەریقە فعالینە حوزەی جامعەی مەدەنی هات بارامە وەڵت بەیی هاوردی بۆ خاتر سەنجشە ئەوە بوو چەنی توانی یانە زەهنیەت ئینسانە کوردی بگۆڕن هەرکە نووسایی کورد ئەوە قەشەنگ وا لە ژێر هژمونیە دەستگاههای ئەمنیەتیە با بزانن نەکو ئێوە فکرکەن کە ئەم خەتە فاسۆمیە بۆ ئەم زوانە فاسۆمیە دروست نووساگی و کورد ئەوڵەن هەر لەم خەتە تۆ دوودانە ئوت هەس بۆ وێی درێژ دوو وەلی ئەم کورد وێی کورتەوە تۆ نیسە کورد ئەخوێنێتۆ ئەمە کورد وێی کورتە نییە هەروواکە دوودانەوێت نیاگەسە قەیەکتری وێی درێژ دروستکەی مەشای وێی کورتیشە دروست کردە ئای فاسۆم گوێ دوا پێ ئەوە بۆ ئەوانەتانەوە من کوردم فکرەکە ئێمە ناتوانین لەو زوانە فاسۆمیە ئێوە ئەستفادە بکەین پێتان بێژین خەریکی چین ئێوە ئەمە هاتکە 180 دەرەجە خەریکە ڕەوایەتە ئێمە ئەگۆڕێ ئەمە کێس دانەیە شیعە بووگە تۆخمە نازریە سەحنەیە سێوەڵ تاشیاگە وا ئەمە ئێرانیە کوردە کورد نییە بەمە دەفە چیەکە یەک تەمامە ئەوانەی کە ئێمە وتمان بە کورد ئێژن کورد کۆڵبەرن جامعەی مەدەنین حیزبین ئەمانە وانە کۆلۆنیە دەوڵەتە ئێرانی بۆ نابودیە ئومەتە کوردی و ئێمە پێمانەوتن کورد دەمە قۆپان لە پێ هەڵپەڕکەکەر ئەوانە کۆڵبەر کورد و کۆڵبەر ئەمە هاتکە گەرەکی ئەوانە بکاتە ئستقلال خواز ئەوانە بکاتە ئستقلال خواز بعد کورد بکاتە ئێرانی
دەوڵەتە ئێرانی دانەیە لۆتی چاوشت تێ هەڵدریاگی هاوردەگە مەفهوم پڕکە لە مەغڵەتە بیگۆڕێت هەم ئەوانی پێ ئەحیا بکات و هەم ئێمەی پێ خونسا بکات و تەوەجۆکەی حەساسیەت ایجادکان و ئەوان بێنە سەر و قڕم و قاڵکەن و کوردم و حملەی پێ بکەن و ئەوە فەزاکە بگۆڕێ دووبارە وەرەقەکە هەڵگەڕێنێتەوە وەکو حەکایەتە سەفیرەکەی هندوستان چوو دی کاورایەکی هندی شەق ئەدا لە گا هاتە خوار و چوو دەسێکی کێشا بەسەر گاکە ڕووی ما تحتە گاکەی ماچ کرد خەڵکەکە کە دییان هندیەوە ئینگلیسیەوە نەحترام و گاکە دانێ کاورای هندیان گرت کوشتیان گەرەکی ئەم تکنیکەوە کار بووە دانەی عنتەری لوتی مزقونژەن تێرێ کە سلبریتی بازی بکە ئەزهار نەزەر بکە من کورد و کرمانشاهی هەستم نەکورد بەڕیشە ئەم ئەفتخار میکنم تۆ ڕیشەیەکە نییە ڕۆڕیان تۆگە ڕیشە بووە سیۆڵەکە نەتاشی تەوەجۆکەی کاورای شیعەیان نووسی تۆ ڕێشەیەکە نیە تۆ کوڕکی تو مناڵە کوورەی کرمانشاهی تۆ کەسی و ناو شارە کرمانشاه ڕیت دەی توێنی بشی دەڕی و مناڵە کوریسانە من در خاک شاه بزرگ خسرو پرویز ساسانی ترهات و چرت و پرت و من میراثدار ایران کهنم کام ایران کهن تو لإيران جدیدەکە ئەم تێ هەڵدریاگیتە لە ئیرانە کۆهەنا کامی و چه قەڵەتێکوگی چه کیوگی تۆ ئیرانە کۆهەن و هەر کوردی در هەر نقطەی جهان ئیرانی است خەیرێ غەڵەتە کرد خەیرێ بێجات کرد تەمام ئەو سەرزەمینە خاوەرمیانە سەرزەمینە کوردیە و کوردەوارە و ئەز ئانە ئینسانە کوردیە و تۆ و ئەمساڵە توخمە زۆڵە وەکو تۆ نۆکەرانە جوولەکەی ئانووسی بوونە نۆکەرە کۆرپۆرێشنە ئێرانی بۆ خاتریەوەی ئەم سەرزەمینە لە ژیر پێی مابەقی ئینسانە کوردی بکێشنە دەرەوە تۆی لۆتیە ئەنتەرە مزقونژەن بۆ دوو قەرانپوڵ و بۆ تەجاوزی کلێتی ئەکەن خەریکی سەرزەمین هەڕاجەکەی تۆ غەڵەت کرد بە ناوی کرماشان و بە ناوی کورد قساکەی کاورای تێ هەڵدریاگە بەچکە جوو تو بیجا ئەکەی کاورای تارژەن کلوتی کەی بەشەر و گەلە کوردە ئاخر چه در عراق سوریه و ترکیه و چه در سایر نقاط کره خاک لەگرا بۆتان دەرکەوت ئەمە هەمان اتحاد جەماهیر ئیسلامیە ئاغای جەلالە تاڵەبانیە ئەمە هەمان اتحاد جەماهیر ئیسلامیە قاسم لووە وا خەریک و ئەیوت من دەرقم بە ئاغای خومینی گفتم شما مشکل کرد رو اینجا حل بکن مشکلات خاورمیانه همه حل میشه ما در مورد کردهای عراق و ترکیه بی تفاوت نیستیم یعنی تیرنیان و بوتن فتح و فتوح تان بوکین کشور گشایی تان بوکین نوکر فرتان بوتیرین سرزمین تان بوگرین اما هر لوانسا اما جزء او تخم و تەرەکەسە وا خەریکن ئینسانە کوردی و سەرزەمینە کوردەوار نابوو دەکەن ها چۆن تۆ پاس ئەدەنەوە یەکتری ئیستا ئەم قسانەیە کردەگە مشتێک دەمە قۆپان لە پێ بدە و بڕۆن پێ بێژن زۆڵەزا و توخمەسەگ و پەرسەگ و زۆڵەزا و کورد و ئەو دەستی ئەم قەزوایە پێکەنە نه اتفاقا تۆ کوردی کولبەرە موزیکزەنە آنوسی یهودی مورد تجاوز واقع شده آی پور نازنی خود و کی خسرو و باوگد و ممود و جد و آبادت روغا
ئەمە هەمانەها ئالەگرا تو ئەوێنی ئەمە گشتی کاری نەهاتهای ئەمنیەتی کۆرپەرێشنە بۆ نابودیە ئێوە پاسی ئەدەنەوە یەکتری ئەها بازیەکە چ خۆشە چ قەشەنگە تەمامی ئەمانە لە بەرامبەر یەک ڕەوایەت و کوردیەتە ڕاپەڕی ناوی سیاگن و ڕاپەڕی خەریکە ئەداتە ناوی دەمیان نازانن چۆن بڕۆنە بەرەوە هەرچیەکە نازانن چۆن تەکیا ڕوبەڕووبوونەوە تەکە ئەم جەهانە حەقیقی ئینسانە کوردیە و واقعیەت ئەم سەرزەمینە کوردەوارە نازانن چۆن ڕوبەڕووبوونەوە من و هەمڕیشەهای ئاگاهم تا آخرین نفس از ایران و فرهنگش پاسداری خواهیم کرد ئەوەنە پاسداری بکە تا گیانە دەرتێ ئەوەنە تەمور بژەنە حتا تەمامە ڕۆحت تێتە هەشۆکە وەکو تەمورەکە و پەرسەک بیژەنە هیچ مشکڵێ نییە تۆ هەمونجا سەر جای خودت محکەم وەیسا ئێمە هەین تۆیش هەی تۆخمە جوولەکە ئێمە وتمان هەرچی سلەبریتی و نادروس و قەحبەی وەکو تۆە ئەم سەرزەمینە ئێمەیان نابود کرد تۆ قاسملو و قازی محەممە و کەبودوەند و زیائەدینی و قوتبە و کامکارەکان و ئێوە گشتتان یەک کۆلنین مشتی قەحبە زادەن مشت ئینسانن وا مەمکە دایکە خۆی قەت پیا کردەگە مەرتی کەی لۆتیە بێهۆڤیەتە بێدایک و باوک ڕۆڵە تۆ نێتەوە هەدە تۆ بڕۆ تەمورەکەت بژەنە تۆ بڕۆ تێخە سوسمار بەسینە سیۆڵەکە بتاشە بەبەم تۆ نێتە حەدێکا بێ ئێزهارە نەزەرکەی تۆ ئەوەنە دانیشە و پاسداری بکە تا گیانە دەرتێ حتا گیان لە لوتە تێتە دەر پاسداری بکە تۆ کارە نەوێ و بە زەبانە پارسی عشق میوەرزیم ئەوەنە عشق بوەرز ئەوەنە عشق بوەرز حتا تەواو و گیانە لە پار لێدا و سپاس میگویم خدای را که بزرگترین لطفش را به ما ارزانی داشت و ما را در این فرهنگ به دنیا آورد کام فرهنگ تخم سگ فرهنگ یهودی فرهنگ منجی بازی و علی بازی و حسین بازی فرهنگ سینه کتن فرهنگ تقیه و ریا و دروزنی فرهنگ حیزی و تجاوز پیکریاگی فرهنگ اوبنهی کام فرهنگ مرتی که پوفیوز کامەسە فەرهەنگە بێمەسادیقەم فەرهەنگتە بێژە کامەسە فەرهەنگە مەرا خدا را سپاس میگویم مرا در این فرهنگ به دنیا آورد کامەسە فەرهەنگە پێناسەی فەرهەنگ بکە بدەرسوختە یە مشتی کلی گویا نەکە تۆ فکرەکەی سەرەخەیتە خوار و مشتێ درینگ ئەەکەی قارە خەیری مهمێکی تو کی بابا ئەحمەدی شاملو وتی ئەوەی وا تو درینگی بۆکەی بابا گەورەکەی وەکو سەگ ئەو ئەوەکە وتی وەکو سەگ ئەو ئەوەکە وتی شەجریان وەکو سەگ ئەو ئەوەکە ئەوە هەزەوە دەنگە ئەحمەدی شاملو هەست به زبان کردی افتخار میکنم کام زبان کردی فاسوم کامەسە زبان کردی کور کاوەسە کاورا یارسانە بەرگەشتی مەرتی کەی شیعەی ئانووسی کامەسە کام زبانە کوردی کە میراثدار زبان پارسی میانەت تو چه کاری پدرسوختە تو تاریخدانی زبان شناسی تو کی تو مەگە تەمیرەژەنێ زیاتر هەی لیبلیلی مەگە تو بێژگەلەوە کەسێتر هەی پارسی باستان کورە بچۆ تو باوا گەورە وە کوچک خۆی پاکە کرد و ڕۆڵە بچۆ پرسە پارسیە باستان بخواتە ناوی چاوت پارسی باستان
همریشه های غیور و کرد بیاییم پیش برندگان سیاست های جدای طلبانی انگلیس و آمریکا و اسرائیل نباشیم. راپرین او سرزمین غصبوگ دست کورپریشن انگلیسی و امریکایی و یهودی ازانه رواتو دقیقا انت و ایمن مساقا و ایول رواية كردية رابرين ترسن خواتو أربابك وابيتي ودكاما بنوسي واست باسقاري كان لبين خواتانو أحزابو جامعي مدنيو خسي كانوا داستانك أم كلام حقا وبروات وجود تخمة جولكتان بنت جولك لحشوية من دنيانا يلي وباب بزاني ونايرتي حالی چوگندانه یاری برگشتی سیولتاش یاگه تخمة جولەکەیان هاوردگە بەناوە کرماشانی بێت مەسەڵەن ئەم فتنە تۆ بیکەی حکایەتە یارۆ داستانە کەس کە شغاڵە مازندەرانی ناگیرێ مەگەر وە سەگە مازندەرانی کرۆڵە تۆ پشیلەیش نییە تۆ ڕسقیش نییە کاورای سەحنەی یارسانی بەرگەشتە زۆڵف قەشەنگ بابا تو کەیماڵی یەرفای ڕۆڵە به اندازه کافی در این چند صد سال میانمان فاصله افکندن ایرانمون تنها نگذاریم اوانه تنهای نظر تا جانتیت در پر سوخته بچسب و شعبدالعظیم و بریمده اصلا خود زنجیر که و زریحه که پرسک تو کار نوی تو بچسب پیوری نکه تو بچسب و ایرانه ایمه ایشی ام لافا و خوین لئیوه حسینین لئیوه خائنین بم سرزمینه و بم مردمه بتانکین بدرس عبرت تاریخ هزارها باستان کن خیالتان راحت بی اما تو خب پس الگرد دیتن ام پور نازریه هات لدو مفهوم که ایمه دوسمان کردو استفاده کردو به صورت برعکس در راستای بولد کردنوی احزاب فعالین جامعه مدنی کورد بازه کور بر که بکون جان یکتریس نزاع بیوت بین ام دوانه کرد ایرانی کورد کوربر ام جیم جدای طلبه ام ایرانی خوازه لگرا راپرین کردوار سربخو لکنارکان دریای رش تا کنارکان دریای عمان و سرزمین کردوار ازانی بيجقل لدو أمة عربي وأمة كردي حج كسيت لم خاولني أنا بالرسمية أنا ناسيت وقشتيان جولكية آنوسين وزوانا كان يعني يديشة وزخايرة فرهنجية مردمي أنا دزيقة كود باشكا بور نازري يستويش برون وديارم مزقون ليدانا أمانة حلخن اللي بلي ورمية أوسا يجم حواسنا وخوتان بيه مكون شوين هر لوتيه هر چاوشي لي يا مشتي ترهات تحت ناو الشعر مشتي ترهاتها شعر بارسي قشتي دزياق لمولو فرهنگ ایرانی کورپریشنی که هاوردگه گره که فرهنگی بود دروس کن هرچی اکن ناتوان و اما نفر سوام قبس ایوه دیتان دقرا دولت ایرانی كوت كسب علاقاجة لبرامبر چيا ام الرواية إيرانية بچن قودان رواية إيرانية كجعلية نموجودة نية ترهاتك وجهانك متعلقة بم إيران جهانك متعفن جهانك كسيف جهان إعدام
جهان تبعیض، جهان نابودی، جهان فاضلاو، جهان فقر، جهان فاحشگی، جهان تجاوز متعلق بميرانسه. إذا الدولة الإيرانية آنوسية جولكية يهود قالك أم رواية بباريزي حجوليكا چون رواية كردية هاتقاسو، چون رواية كردية خريك أقريت الدسة إنسان كردي وأم جعل يهود ساخته وكم موساي هاتكسها شوكا، هاتكسها شوكا أو أوسا. خب ئالەگرا داستانێکی تر دەست پێکات تماشاکە نێمە لە ئەوڵە وتمان ڕاپەرینە کوردەوار سەر بەخۆ ڕەواەتە ئینسانە کوردی بۆ ئینسانە کوردیەکەوە پێمان خۆشە هەر کەسێک بێت و ئەمە تکرارکات و ئەمما تەوەجۆ بکەن. فرەیە کە دەست ئەوات بۆ ئەم مەتنە ئێمە ئستفادەی لێکە وەختی لە ڕاستای فەسادیا دەست بوات ڕاپەڕی نەداتە ناوت دەمی نایڵێ کەسێ فاسدی بکە وەکو ئەم کارەی ئیستە واڕوینە سراغە بەبەم سۆراب بەبە کاورای مزقونجەن مطربە تەختە حەوزی بۆ چوینە سۆراغی بۆ خاتری ئەوەی هاتوو مەفاهیمە ئێمە بگرێت قەلبی بکە بازیەکە بشێوێنێ بە نەفع خۆی و ئەحزاب و جاوای مەدەنی کۆرپۆریشنە ئێرانی جوولەکە بۆیە کارمان پێ بوو. دانێتر هەست ئەمە بەچە حاجی جەمال و حاجی جەمالێ بوو هاتوو سەر بەخۆیە کرد و خۆی دەرەخست و حەجی بەخۆیە کرد و کراواتی وەست و پەیامی نووسا و جەلسەی تەشکیلدا و دی لە پڕێکان نەما حاجی جەمال وتی حملیان پێ بکردگە و دوو چەقۆیان لێم داگە و نەما. ئیستە ئەمە چووگە مەطلەبێکی نووساگە ڕۆژە بەعدی مەطلەبێتری نووساگە لەوێ دامیاکە هەڵمەتە معروفی نووساگی هەر نەتەوەیەک خەون و گێڕانەوە لە پەرانتز ڕەوایەت. ئەمە زوانەکەی فاسۆمەها تماشاکە ئەم زوانە ئەلکەنە گێڕانەوە مەسەڵەن ئێستا تۆ بڕۆیەکێ بێژە گێڕانەوە وەزانتە جمێنە دوو سیرەکەوە داتە ناوە دەمە بێژە گێڕانەوە بابەتە بەرسەک گێڕانەوە یعنی ڕەوایەت یعنی فینکشن گێڕانەوە هەر نەتەوەیەک خەون و گێڕانەوە یعنی ڕەوایەتی مەزنی نەبێ بە نزمی دەمێنێتەوە و هێدی دەمرێ. گشتان شاهدن ئەمە کارە ڕاپەڕینە کولە نەمانە ئەدەبیاتە ڕاپەڕینن ئەمە ئێمەین هاتین وتمان داستان و کوردیە چ شکلیە نظامە سڵتە چ شکلی بوو دیگەریە ئێمە کی بوو وە قسەهایەکمان کرد لە ڕەوایەت لە ئەوەڵ تۆزی هەمدایسە لەگە بە خەسی تۆزیحیەدە کەواتە ئەمیش ئیستە هەمان قسە ئێمە تکرارەکاتۆ کە ملەتێک ئەگەر کەلان ڕەوایەتێکی لە خۆی نەوێت بە نزمی ئەمێنێتەوە لە بینەچێ ئەوە ڕێک چیرۆکی پیرە هەڵۆ قەلە ڕوڕەشە هەر سەرکردە بەرکردە نووسەر ڕووناکبیر بژاردە و تاکێکە پاک باس لە بێدەسەڵاتی نەزۆکی دەستەوەستانی و نەزۆکی کورد و دەستێورویشتوئی و دەسەڵاتداری و بەهێزی و بەشکۆبوونی داگیرکەر بکات بێگومان بێڕوانگە داڕۆماوی خۆی کە بەرهەمی پەروەردە و دەروونناسی داگیرکەرە. دێمە تۆ وتە ئۆکەی پس ئیستە تۆ وتە ئەڵبەتە نازانم لەگەڵ ڕەبتی چیرۆکی پیرە هەڵۆ قەلە ڕەش چی بووم نازانم ولی تۆ لەگراوتە هەر سەرکردە بەرکردە نووسەر من نازانم بەرکردە یعنی چی ولی خۆ نووسەر ڕووناک بیر بژاردە تاکێک ئیسە تێگەین بەرکردە یعنی مورد تەجاوز واقع بوو نەمزانی حەچ لێدەم بەرکردە یعنی مورد تەجاوز واقع بوو
ڕووناکبیر بژاردەوە تاکێک کە باس لە بێدەسەڵاتی نەزۆکی دەستەوەستانی و نەزۆکی کورد و دەستڕۆیشتوویی دەسەڵاتدارانی بەهێزی بە شکۆبوونی داگیرکەر بێگومان بەڕوانگەی داڕماوی خۆی کە بەرهەمی پەروەردە و دەروونناسیە داگیرکەرە. هەردووێکە عەبدوڕەحمانی قاسملوو وتی ئێمە تەوەخۆممان نییە وەکو مجاهدین فکر ناکەین جمهوری ئیسلامی وا لە سەراشی بە سقوتە. هەر ئەم ئەو ڕەحمانە قاسملوو ێژێ باوکم نەسیحەتمی کردوتی فارس فێڵ بازە هەنگوینی پێدا زەهری تێکردگە. تەواوە ئێوەیش ئەندامانە حیزبی دموکرات و فاسۆن باز ئەنووسن بەڕاستی فارس فێڵ بازە. درستە؟ من نەمگەرەکە بێ بەسەر ئەمە چون گەرەک من لە نووسینە بەعەدیاقس پەس تا ئەگرا ئەم ئێژێت هەر کەسێ هەر سەرکردەیە هەر بەرکردەیە تەجاوز پێکریاگێک گەرەکی بێژە کورد نەزۆکە خائینە ئەحمەقە و بێژێت دەوڵەتانی دەوروبەرمان زلهێزن و بەڕاستی تورکیا زلهێزە و بەڕاستی ئێران زلهێزە و بەڕاستی ئێراق زلهێزە. ئەم قسانە گشتی ئەم حیزبانە ئەیکەن ها ئەندامانە مەحیزبانە و خودە مەحیزبانە ئەمانە ئەیکەن. پس لە نەزەرە ئەمانە خائینن. ئەگەر ڕۆشنبیر بێت ئەگەر ڕۆژنامەنگار بێت ئەگەر بەرکردە بێت هەر کەس بێژێت هەر کەس کورد خاڵ و خەفیف بکا و گزارش لە خەفیفیە کورد با مەسەڵەن بێژێ شکست خواردەگە مەسەڵەن بێژێ تەجاوز پێکریاگە و مەسەڵەن نادیا موراد نەمادە تەجاوز پێکریاگی قاسملوو قازی محەممەد نەمادە تەسلیم بوون و جەهالەت و ڕزالەت. مەسەڵەن قاسملوو لە نەمادە بەلاحەت شەهوەت فرومایەگی قەبارە بچووک بوون و ئەمسالە هۆم وەکو مەلامەچۆ وەکو مابەقیە ئەمانە خائینانن و ئەدەبیاتە داگیرکە دروستی کردبن. تۆجۆکێ ئەمە خەریکە ئەمە ئێژێ ئەم قسانمانە ئێمە قەبلەن کردەکە. بەشێک لە پرۆژەی داگیرکەر جا چ زانایانە و وا بکات چ نەزانانە. پەس ئەمە بەشێک لە پرۆژەی داگیرکەرە چ زانایانە بێ چ نەزانایانە. کورد وەکو نەتەوەیەکی خاک داگیرکرا و هەزاران ڕەخنەی لەسرە لێ نەتەوەیەکی نەزۆک و دەستەوەستان نییە. ئەوڵم کورد فقط خاکی داگیر نەکریاگە، کورد وجودی داگیر کریاگە، کوردیەتی بە تاوڵان چووگە، تەمامە وجودی بە یەخما و بەغارەت چووگە، سەرزەمین کە لە وەهلەی ئەوەڵا چوو. ئەماغا وەکو شتێ لەم زوانە فاسۆمێسە فێروگە مەسەڵەن حروفە ڕەبتە لەهجەهای تری تێخە. کاکە گیان بە حروفە ڕەبت زوان دروست ناکەیە، زوان بە مەفاهیم دروستە بێت. حەڵیت بوو بە حروفە ڕەبت دروست ناوێ. جە و لە و لێ و ئەڕا و ئەمانە بخەیتە ناوی زوان دروست ناوێت. ها تەنەوە ئەنە هاوڕگەم هەر فاسۆمە. تۆ ئێستا هاتکی وەجێ ڕەوایەت و دکتە گێڕانەوە، تۆ بڕۆوە هەورامێ بێژە گێڕانەوە ێژێ تاتەتا وێتەنی بڕۆ بەدانەی جاف بێژە گێڕانەوە ئێژێ گێڕانەوە بابەتە. حەڵیت بوو ئەوا بزانی. پێویستە هزری کوردی کە زەینی تاکی کوردیدا بڕوێ و جیهانێکی کوردی ئەڕا بخولقێندرێ. ئەوە لەو حروفە ڕەبتانە بوو ئەڕا بخولقێندرێ یان سەر لە نوێ لێ بخولقندێ درێتەوە. باویجان ئەم قسانە ئێمە کردگمانە دەیت و هاتکین وە جەهانە کوردیەکەیشمان دروست کردی سەگەرەکتە بێژی چی گەرەکتە بێژی تۆش ئەزانی. هزری کوردی هزر چییە؟ یعنی ئێستا تۆ ڕۆیتە لایەکی بێژی هزر وە گورز لێت نادا هزر. باویجان تۆ وەختێک نەتوانی زوانە داناییت نەوێ، نەتوانی بیر بکەیت و نەتوانی مەسائلە پیچی دەبوێنیت، ئەحمەقی بۆی زوانە فاسۆمی وەکارەوەی زوانە ئەحمەقانە. ئەسم پێ سابە دەکەم تۆ چەنی ئەحمەقی
تۆ نەمەتنە قابلە خوێندرە، ناتوانی شعر دروستکەی، ناتوانی ڕۆمان بنووسی، نەئەتوانی ڕۆمانس بخۆڵقێنی، نەئەتوانی گزارش لە ئەحساسات بکەی بۆ خاطری وێ ئەلکەنی. بابجە تۆ قورئان لە ئاسمان گۆ نزول ئەکاتە خوار و پێژی دابەزی، تۆ لە ماشین پیادە ئەوی ئێژی دابەزی، تۆ بە هەر نەوع کەوتنێک ئێژی دابەزین. چۆن تۆ چۆن نتوانی فکرکەی تۆ؟ ئەو کات هیچ هێزێک بەرگری هێزی کورد ناگرێ. یعنی ئەو وەختە کە هێزری کوردی بخۆڵقێندن دەیڕێ، با تۆ ئەی خۆڵقێندری قاسبلو و خۆڵقاندگێزی قازی محەوەی خۆڵقێنێ، ئیستا تۆ پێیت برگە کە کورد ڕەوایەتی نییە، تۆ پێیت بردگە با کێ ئیستا ڕیشە فکر کاتۆ هێزری کوردی بێرێ هەزور. دەنون ناسی و فەلسفە و ئەندیشەی فەلسفەی سیاسی کوردە. ئەندیشەی فەلسفە سیاسی کوردە. ئێمە بۆمان نیر لە چیتر لە بەری دەرمانی ئەم زامانەی کورد خاو بکەینەوە و هزرێکی نەزۆکانە و دەستەوەستانەی لە هزریدا بخولقێنین و ئامادەتری بکەین پەی کۆیلێتی. دێمش قسە ئێمە بوویەوە، ئێوە کوردان کردە کۆڵبەر و کردە تەجاوز پێکریا و کردە تیر هەڵدریا و کردە خشتەکی و کردە هەشتەکی و فاسد و توریست باز و هەڵپەڕکەکەر و تەرەفدارە لۆتی و ئێوەتان پێکرد. ئەو ئینسانە کاتە کۆیلا، ئێوە کردانە کۆیلێ ناوگەڵ کۆیلێ پوڵ، ئێوەتان پێکرد. بەهێزی کۆمەلگای کوردستان و چارەسەری پرسی کورد لە پێتەخت و ناوماڵی داگیرکەران دەکەن. بێگومان بەشێکن لە پرۆژە و هێژمۆنی سوڵتە و دەسەڵاتی داگیرکەر و کورد چەوسێنەر و وەک گوتم چ زانایەک بن و چ نەزانانە ئەنجامەکەی خیانەتە. خۆ پەس ئەم ئاغا بالاخەرە گەرەکی وا بێژێت کە کورد ڕەوایەتی نییە و ئەوانەی کە گەرەکیانە بێژن کورد مەوجودێکی زەعیفە و تەجاوز پێکریاگە و مەوجودێکی تێ هەڵدریاگە و هێسرە و قاترە و کورد مەوجودێکی ڕامە و دەستە مۆس و خشتەک بازە و ئەمانە خەریکن کارە داگیرکەران ئەکەن و ئەگەر ڕۆژێک کورد بتوانێت فکر کوردی خۆی دروست بکات ئەتوانێت هەر هێزێک لە بین بوات. ئەمە گەرەکی ئەم قسە بکات تەوەجۆکەن و ئەم قسەیەکە لیستە ئەمە ئاغای حەڵەمەتە معروفیە. هەرم ئاغای حەڵەمەتە معروفیە چووگە ئەمڕۆ پۆستێکی دانیاگە نووسابیسی تێڕوانین و ڕەخنەیەک. بێگومان هەر لە کام لە ئێوەی هێژا سرنجتان داوێتێ لەم 3 ساڵی دواییدا دەیان لایڤی فەیسبووکی کاناڵی تەلێگرامی و کەسی ڕەخنەگەر لە جۆری جوێن فرۆش و بێڕێزکەری سەریان هەڵدا. ئەوان تەنانەت ئەوەندەیان بینەر و بەردەنگ لەلا سووک بوو کە زۆریان خۆیان دەرنەدەخست. ئەمە ئەوەتە منزوری ئێمە نیە، منزوری جەماعەتێکی ترەوە لە جێگەیەک هاترا ئەمێتێخە وەمە هەم تەسوورمان دیارە و هەم دەنگمان دیارە و هەم قسەمان دیارە. زۆریان خۆیان کوردی پۆش بوون بەڵام میوان و زمانی بەرنامەکەیان فارسی و گوتاریان دژە کورد بوو. ئێمە نەبووین معلومی چیز. زۆریان ڕادەوەستان تا ببینن کۆمەلگای کوردستان لە دژی چی هەڵوێست دەگرێت لە دژی دەوەستانەوە. اتفاقاً ئەوەی کە ئەوێسێ بزانێت سپای پاسداران فەرمان ئەدا کامە عەمەلیات سەر ئەکەوێ گشتتان ئەکەونە ناوی فعالینە حەوزەی جامعەی مەدەنی ڕۆژنامە نەگار نخبە و نخاڵە مشەخەسە ناوتان بێرم تۆ خوشحاڵی ڕۆستەمی دەسەحیز ڕەحیم پەرویز ڕەحیم سر تەمامە ئێوە ئەمانەی کە هەن ئەمانەی دەعاتانتی و لە دەور و بەرە مچە هەڵەخەن و داخن و ئەمانە خۆ ئەڕۆنە پشتە ئەتساوە دژین باسماس
بۆ چون سپاوت کێسی ئاعتسابەکری سوحات دوکان داخرێت توش هاوارەکەی و ئاعتسابات و بەڕاستی ئاعتسابات چون حتمما سوحات دوکان داخرێ و تۆژێ و بەڕاستی و خەڵکی کوردەوەڕ و لە پشتی ئێمە بۆ ئاعتساباتی کرد تۆ لە ناوە هەڵپڕکاژی جامانە بۆستنە سەرتان هەڵپڕکە سۆ ئیشی و جامانە بکەنە بەرتانە و جمهوری ئیسلامی بۆتانە کاتە بەریان و تۆ لە خشتێک بازیە چون خودە سپاوت کیسی و بە خشتێک ئەیوەی تۆ حتمما شرکەتێکی چون حتمما ئەیوەی تۆ داوە خۆدا ئاخی توێژی بەڕاستی خەباتی مەدەنیمان کرد و خشتێکمان کردە هەڵا و من ڕاهبەری گەورەیەک بووم و من توانیم باجی زارا ڕزگارکەم و بۆ ئێوە شرکەتی دیاکە چون مطمئنن پرۆژەیەکە سپاتێرێتی سەرەکەوێت چون سپا عقبن چون دەوڵەت عقبنشینی ئەکا ئەو پرۆژە ئەنجام ئەوێت پێشمەرگەی کۆنی پیری خانە نشینیان هێنا و کردیانە بووکەڵەی گەمەی خۆیان چ بەبەیەک و گنەم پێشمەرگانە تخوا ئەخەی هەرو جۆرە کە تۆ ئەحمەقە کردن بەکاری هەڕەحبەرەکەی تۆ ئەحمەقی کردن وتی ما بەرای مزاکرە مبارزە میکنیم کاورە بۆ میل و هەوەسە خۆی بۆ عشق ئەوەی کە تەکە فارسێکی ئانووسی یەهودا یەهودێکی ئانووسی دانیشی قسە بکە بۆ عشق ئەوە 5,000 نەفەر ئینسانی داوە کوشت بۆ ئەو عشقە چۆن کاوران نەیە قسە نەکە با بیخەڵەتێن جا چه ئیرانی کێسی قاسم لو بیخەڵەتێنێ قەی ناکە یەکێکی دری بیخەڵەتێنێ قەیەکە واز لەو بەشە دێنم کە بینەر بەشدارێکی کامنت و تەنانەت شێرکەریان بۆ ئەم و ئەو بەناوی ئەوەی کە ها بزانم جاشە چ دەڵێ خەساری ئەقلی و جێگەی ڕامانە خەڵکانی ژێر پێش بە بڵاو بوونەوەی گوتاری دیژبەریان دەگرن هەی ئێمە خۆمان بڵاوکەرەنەوەی و گویا ئاوا خەڵک تێدەگەیین کە کابرا جاشە ناشزانن دەبنە هاندەر و پاڵنەر و بینەر زێدە دەکەن ئەم ڕۆژانە سەرداوەکان هێدی دەردەکەون چ ئەوانەی لە سەلاحەدین دەدوێنیانی ئێمە و دژایەتی پێشەوا و دکتۆرەکان دەکەن و چ ئەوانەی لە دژی سکرتێرەکانی ئێستا بەرجینێو دەدون تۆ لە مەطلەبەکەی پێشووتر تاوتە هەر کەسێ ملەتە کورد سووکە سەخیفکە بچووکیکە ئەو ڕەوایەتە داگیرکەرەوە خائینانەس و کەسیفە تۆتە وانیە قاسملوو یەکێ لەو ڕەوایەتانەسە قازی مەحەمەد پێشەوە کاورای تێهەڵدریا بێت تەسلیم بوو بێت دەسە ئەرتش شاهەنشایی و وا هەڵیان کرد وەکو مامەرسە هەڵیان کێشا ئەری مەنزورە ئەوەسە ئەوە هەمان ڕەوایەتە شکەستەوە تۆ هیژیتی ڕەوایەتە شکەست تەسلیم بوون خوێڕی بوون بێ ئێرادەگی قاسملوو داروە تۆ ئیستە دەستی ڕاستە و دەستی چەپێژی گومەخۆ دوێکە قسەیەترە کردەم ڕۆ قسەیەترەکەی تۆ مەگەر نەدوت هەر ڕەوایەتێ کە گوزارش لە بێدەسەڵاتی ئەحمەقی بێعەقڵی تەسلیم بوون و دەمقابڕیا گەورەیە داگیرکەر بکە خائینانەس مە تۆ نەدوت دە چۆن ئیستاغڵە گەڕیت و هێژی پێشەوا و قازی مەحەمە و دکتۆرەکان و ئەمانە مهم بوون و حەملەیان پێکری و باوکۆ وی حەملەیان پێکری ئایتە ئێوە ئەحمەقن تۆ کاورایەکی فاسۆمی بێژی ئەحمەقی دەست ڕاستت بە دەسە چەپێژی گومەخۆ بۆیە ئەم ڕاپەڕینە ئێمە دامانیاکە ئەم مەتنە کوردیەتە ئێمە دروستمان کردە بە تەمامە وجودمان کوردین ئێمە تەجەلیگاه کوردیەتین حاڵیتە تو ناتوانی بیبیوە ئیستفادەی لێ بکەی نەتۆ ئەربابەکە دەوڵەتە ئێرانی ناتوانێ ناتوانن هەرچی ئەکەن ناتوانن کورە ئیاڵەتە متحدەی ئەمریکات ناتوانێ چۆن من کوردم من تەجەلیگاه کوردیەتم من گزارشەدەم من کێم من خەریکم ئێژەم من کێم تەبارم چیە لەکوێ هاتکەم چه شکلیم
دژی سکرتێرەکانی ئێستا بەگوێن دەدوێن و هەندێک لەلایەن سەربەلایانی پارچەی تر زەق دەکەنەوە و چ ئەوانەی کە دوێنێ شۆرای ڕژیم و ئەمڕۆ کوێخاوە بە کوردی شتێکی تری پێ دەڵێ من ناینووسم و حیزبێکی پارچەیەکی ترن هەر هەمویان سەریان لە تورەکەی کادێنی تاراندایە. ئەوەی سەری لە تورەکەی کادێنی تاران بوو قازی مەحەمەود و قاسم لووت و خوەتی باوکتە ئەژدادتە کاورای جاشە ئیبنە جاش. پۆفیوز تۆ قسە لە ئێمە فێرەوی، ئێمە هێلکە کۆترمان لە دەمە تشکاندگە، من لە ئێوە حوقنەدارتر تەجاوز پێکریاکتر بێدایک و باوکترم نەدیگە وا جووا و مەعەلمە خۆتان نادەنەوە. وا من ساعەتها ساعەت ساڵیان زووخ خۆم و ڕەنج خۆمم کردە کەلام بۆ کورد و تۆ ئستفادەی لێەکەی تێ هەڵدریاگە و پۆزی پێدەی وە باسی ناکەی. کاورەی ئەبلا تەماشای ناو چاوانە بکە بلاهت لە قیافەوە ڕژێت. دۆلار تۆ دۆلار ئەناسی مەرتیکە تۆ بە دۆلار هەڵەسی داعەکەفی. ئێوە هەرچی پێوانەی وجودتانە پوڵە مەرتیکە. کوا حاجی جەمالی نۆکەریە کرد بە دەوری و هەوسە بە خۆیتان دانیا چیتان کرد بێی قەیبوو کورە تۆ ڕەوایەتت نادیا مرادە تەجاوز پێکریاک، تۆ ڕەوایەتت قاسملووە قازی محەممە، تۆ ڕەوایەتت کۆڵبەرە، تۆ ڕەوایەتت زاراس هاڕیتە، تۆ ڕەوایەتت کەبودوەندە، تۆ ڕەوایەتت قوتبەی سادقیە، تۆ تەجاوز پێکریاک، تۆ عادەتت ئەس هەر دێقە و یەکێ ئاوسەت کە. فەهمیت؟ ئێمە ئەو ڕەوایەتانمانە شکامتمانەوە نەزانە کورد نین، ئەو نەڕەوایەتە کوردین، ئەوە هین ئینسانی کوردی نییە، ئەوە گزارش لە ئێمە نادا، ئەوە تەوتەعی داگیرکە لەم سەرزەمینەسە. ئێمە وتمان تۆ یەکێکیانی، تۆ یەکێک لەوانیتە بچووکیان، تۆ چوم خۆ دوێکە لەوێ واتوت لەگراوایشی کادێن دۆلار ناداتە دەرەوە. ئەحمەق تۆی، هێسر تۆی، ڕۆڵە ئێمە فێر ئێوەمان کرد قسە بکەن، ئێمە یای ئێوەماندا چۆن بتوانی دوو کەلەمە قسە بکەی. کورە ئێوە ئەوانەتان فاسۆمی قسە ئەکا، دوو جوملە قسە ناکەی غەڵەت نەوێ، دەستی چەپە بە دەستی ڕاستێکی بوومەخۆ، چون ئەسە نازانی منتەق چیە، استدلال چییە، نافامی، ئەسە معلوم نییە فکر ئەەکەیت و چی وا لە ناوی زەهنتوە، معلوم نییە چی وا دیە. تۆ یەکچێ دەناسی ناو گەڵە معدەت، بۆیە دائیمەن کادان و کایشکردن و پول و خۆراک و ئەمانە ناسی. حاڵیت بوو کاورای فاسۆمی. دۆلارەکان دێن دۆلارەکان دێن، خراو دۆلار هارتانی کردگە تۆخمە فاسۆمینە، بە دۆلار هار بوون. ئەوەنە ئێوە هاتن کوهن ئولگوی جێندە و قەحبە دروستکەن بۆ ئومەتە کوردی، خۆفرۆش و دۆلار پەرست دروستکەن بۆ ئومەتە کوردی. سەرە کەلامتان بنە کەلامتان پوڵە سەکسە، سەرە کەلامتان بنە کەلامتان حیزیە، تەجاوز پێکریاگیە، مەفعولیە. ئێوە هاتن ئەمانە بکەنە نۆرم. ئێوە تووتەکە منە برای، تۆ کوردی، کورە بابگیان و با یەک شتە پێ بێژم، سەدان هەزاری وەکو تۆ بەمەژێرە هاسیا و بی هاڕم ئاخ نایژم. پاکیەکەم و کوردەوارە پاکەکەم و لە لەوسە ئێوەمانە. حاڵیت بوو لە سەرزەمینە ئێمە خائین و تۆخمە خائین نامێنێت. ئەوە با بزانیت تۆ ئەمسالە پوور نازری و ئەمسالە ڕەحبەرەکانت و حیزبە بێشەرەفەکانە نامێنێ و با بزانی و هەفت ئاو زەمزەم خۆت بشۆری پاک ناویت و باڵ بگرن و باڵ حەزرەتە عەباس و پاک ناونەوە. ئەوەیتە ئەدەبیاتە، ئاخر ئەدەبیاتە کوچە کۆڵان بوو و با بزانیت.
گومانم نییە کە کارتێکەری هەمویان کاتی بووە بابا ئێمە کارمان وا تێخوات کردگە لە چاو تۆدا گێسێ دەر حاڵیت بوو عومەر تێگەیت وا کارمان تێت کردگە لە چاودا گێسیە دەر خۆ من مچە و قاسملوو نییەم لە مەیدانە ئێوەمانان بڕۆمە دەر من هەر تۆخمە خائنێ ئەوەڵ نەفەر خۆم وامە بەری سپاوەشم ژێر لێی بەم بعد یارانە ڕاپەڕین دیکە دیکەیکەن و با بزانی من ئینقلابیە سەرزەمینە خۆمم تەجەلیگاهە کوردیەتم نایەڵم هەر زۆڵێک بێتە ئەم سەرزەمینە بەناوە کورد قسە بکە ڕاحەت وێ 900 ساعت دیبەیتم هەست هەر بەم 900 ساعتە تەواو کۆرپۆریشنە ئێرانیم هاوردگەسە هەشۆکە ئینقلاب لە دەروون ئینسانە کوردیا کریاگە تەپ لە گشتان شێویاگە حیزبەکانتان تف لە دەمیان وشکوگە پەردەم لەسەر خیانەت و نابوودی و کاولی و گەوادی و بێشەرەفیتان لادا زاتان نیە دەمکەنەوە ئێستا نامێنێ گومانە نییە نامێنێ جەمالە حاجی کەریمین ئەربابە کواچی بیا جەمالە حاجی کەریم وتی چەقۆیان نێمداگە و نەما بۆ نەتەوەیە کە خەریکی خەباتە و خاکی داگیر کراوە کورە بابا ئێوە زوانتان داگیر کراوە نییە تۆ پاڕا و خەریکە ئەڵتەقێنێ ئێوە زوانتان داگیر کریا و لە کەمپەی نەزارای محەممەدیچە زوانتان قڕف کریاگە و ناتوانە خواهڕی ناگرێ و فاسۆم بەسیاگەسە و ناوێت ئەم خاکە لە کێ فێربووی تۆ لە کێ فێربووی ئەم خاکە قاسملوو دوێکە لە مساحبەکە ئەیوت ما ئیرونی هەستیم ما یک اصل رو میخوایم شما قبول کنید ما در چارچوب ایرون هرچی بخوایم میخوایم حد اکثر خواسته های ما در چارچوب ایرونه هاریوی ایرون تازه نه ایران شیدایی گیی و جیگی ساوندی خوشوی لدمی قاسم دوا کاورای حالا پالی بیبرو دوا ئەم کوردەوارە ساحێوی هەزهاڕیتە ئەگەر کەسانێک ئەمڕۆ نیەن بڕۆن یەخە بە حیزب دموکرات بگرن بێژن گەوات کوڕە ئێمەت بۆ خاتری مزاکرە داکۆشت تۆ کوڕە ئێمەت بۆ خاتری مزاکرە داکۆشت وەلێ ئێمە یەخە بە ئێوە ئەگرین خیاڵتان ڕاحەت وێ یارانە ڕاپەڕین دانە دانەی ئێوە سەربانەکەنەوە وعبرة التاريخ بمينين چرکەیەکیش زۆرە چرکە هەیە تووشی شەڕی براکوژیت دەکا چرکە هەیە هەرای خاڵدارت بۆ دەنێتەوە و داد لێرەدا دوو خاڵی جێگەی باسە خاڵی یەک هەمویان لە دژی هەڵوێستەکەی کۆمەلگای کوردستانن کاوەسە هەڵوێستە کۆمەلگای کوردستان هەڵوێستە دەستگاهای ئەمنیەتی مەسڵەن ئێستا کەوتک نەزارا بازی خشتێک بازیەکەنەوە هەڵوێستن کۆمەلگای کوردستانە رێ هەڵوێستە کۆمەلگای کوردستان ئەوەسە وا تۆ ئەربابەکە و مەچەی هیجری قاسملووتە دەوڵەتە ئێرانی وەکو سەگ لە مەردمەکە ترسی مەردمەکە مەخی لێیان بردەسەوە مەڕی لێتان بردەسەوە مەردمەکە من ئەو 99% و کامان نۆوە باس ئەەکەم وانێ لە ناوە تۆ بازنەی تۆ حیزبەکەت و دەوڵەتە ئێرانیدا ئەوەنە یارانە ڕاپەڕینەوانەنە
ئەوانەنە وا دەوڵەت ئاماری هەست ئەمسال تۆ نووری زاد و پوور نازری هەڵەسی لە بەرامبەر ئەم ڕەوایەتە منتەربازی بکە. ئەمە ئەوەسە دەوڵەت ئامارەکەی هەستۆ نێسە یەکەمە بنوارە دەوروبەر تاها گشتان سەر و بنتان جەم کریا دەسە و زاتان نییە قەڵەت بکەن. تەنانەت هەشتەک بۆ زاراشیان لەبەر گرانە. ناوەڵڵا تۆ نە خشتەکە داگرە بیوەسە بە هەشتەک و تانگیانە دەردی بیکە کاورای خشتێکی و گشتان خشتێکین لاوەڵیش و گشتان خشتێکی بوون. یان ڕێک لەو کاتەدا هەرایەکی حیزبی دەنێنەوە کە وزەکان بگرن جوێنێک بە سکرتێری حیزبێک دەدەن و زاراکان لە بیر دەچنەوە. زارا وەک نمونەیەک دێنمەوە کە هەم دوایین هەڵوێستمان بوو هەمیش کچی نیشتمان و دایکێکی مەزنی زمانی کوردیە زوانی فاسۆمی منزورێسی. ئەم زارا وەختی خۆی گەرەکی قسە بکە گوزارشە خۆی باچێکە فاسۆمی ناتوانێت قسەکە. باشە ئایستە دیتان ئەمانە ئەڕۆنە پشتە سناریۆیە کە سپای پاسداران پێیان ئێژێت پێژن هەڵوێستە مەردەمە کورد. ئۆکەی وەختی سپای پاسداران ئێژێ دوکانەکانە سنە سۆها تەعتیلە ئەمانە فوی تێکەن ئێعتیساباتە ئەکوڕن سۆها ئێعتیساب بکەن بۆ زارا هەر سۆها ئێعتیساب بکەن وەلی چون مطمئنن سپا فەرمانی داگە بە دوکانەکان کە داخرێ فەورەن گشتی عەلەم و ئەوون و تریبوونە سپای پاسداران سۆها ئێعتیساب بکەین سۆها دوکان داخرێت گشتی فیکەکیشی و بەڕاستی دموکرات قەویە و بەڕاستی من زرنگم و ئیستا گشتی کەوت کەسا خشتەک بازیە زارا خانم. زارا خانمیش هەنی حەیتەرانی پێکردن تێرنی و ئەیوەن و تێرنی و ئەیوەن دیودایژن و خشتەک بازیەکە بردی و ئەمجد دەماعەتە حیزە دەورە مچەی هجری و خۆشحاڵی و دەستحیز و ڕستەمی و مانۆژن گۆریەمە بودی تو خبات بازنی خباتم مەدەنی و خشتەکمان داوەسە دەمە هەشتەک و خیابانەکان تویترمان پڕکردەسە. ئەمە ئەوەسە تەوەجۆکەن ئەمە هەر ئەو چرت و پرتانەسەوە ئەوەڵ دەفعەوتی ڕەوایەتە نەزۆکیوان ئەو چرت و پرتانەیە کە ئەو دەفعەوتی هاتوو بیت زێ مەسڵەن هزر و کوردی بێرێ دانێکیان بوو مانەعەت و جەمچوو هەزر و کوردی بێرێ کە بێرێتی بۆی کۆ ناوێتەوە. ئەمانیشە گشتی لە ئێمە فێر بووکە لە پرسیارەکان چاولێکن کە چۆن دەڵێن کورد زمان نییە نا کورد زمان نییە تۆ هێلکە کردە کوردی معقەدە کردە کوردی ناوگەڵە کردە کوردی ڕۆنە کردە کوردی هەڵیبووی کوردی زوان نییە کامیانەسە مەسە تۆ قسەی پێەکەی هاتەوەتەوانی و بردەوەتەوانی و پاوان خوازیەوانی و ئەمە کوردیە دخۆمە لە ژاپۆنی خراوترە من دەمم ناچەرخێت و بێژمی کە لەما دەکەم نایێت و دەمە گەڕۆنەوە یعنی ڕەوایەت حەلەق و بەلەق یعنی گەزاف تۆ بێ بچۆ بە دانەیە کە ماشانی بێژی گێڕانەوە ژی داڵە بەدا گێڕانەوە زوانە کوردی ئەدێمە نەمانتکە و کورد زوانی نییە ژین کورد زوانە زانایی هەست کە زوانە گۆرانیە. هەر کەسێک گەرەکێتی لە وادەی ئەندیشا قسە بکات لە وادەی انتزاع قسە بکات تەفەکورا قسە بکات منطقا قسە بکات استدلالا قسە بکات احتیاجی بە جەهانە مەفاهیم بێت هونەرا قسە بکات بە زوانە زانایان ئەدوێ کە گۆرانیە. گۆرانی زوانە کەسێک نییە زوانە زانایانە دانایانە چۆن زوانی نییە
بات هەر کەسێکیش بۆ خۆی زوانە عەشیرە و قەبیلەی خۆی وەکارەوە. کورد کولتوری نییە. من نەمانوت کە کورد کولتوری نییە. کورد بەشەر نییە. ئەگە تۆ منزور کورد تۆی ناوەڕەتە هێسریش نییە. قاسم ملویشێ هێسەر نەوە خۆدێشەوە سابەتم کرد. کورد فاسۆمی بەشەر نییە، هێسریش نییە. ئەوەی فاسۆم دروستی کردگە، ئەوەی پەروەردەی مەکتەبم مەیجروگە، ئەوەی پەروەردەی مەدرسەکانە ئالیانسن، ئەرەی بەشەر نییە، شتی قاترن. ئاڵای کوردستان پەڕۆیە، وەڵا لە تۆ تڕۆترە ئاڵاکەتان. ئاڵاکەی خۆت و قازی مەحەممەود و مچەی باردانی لە خۆت تڕۆترە. ئێوە نەجیهانە کوردی ئەناسن، نەکوهن ئولگۆکانە کوردی ئەناسن، مشتی نەزۆکە تیاڵ دریاگە ئەحمەقە جاهلە ئیبنە جاهلن خائن تۆمتان بە خیانەت دانریاگە. سرود ئەی ڕەقیب گەمژانەیە، خاسە خۆتیش ئەزانی ئەسن ئێوە وجودتان بە گەمژەیی و بەسیاگە، یعنی نەگەیگنە، ئێوە ڕاست قامەتانن، هەنووز اتفاقە مەغزی لە ناوتانە نەکەوتگە، ڕۆحیشتان هەنووز تێنهاتگە، ڕاست قامەتن. ئەی ڕەقیب سرود سرودەکە وا دروستیان کرد و بڕۆن مزاکرە بکەن. مزاکرە دەوڵەتیش دەیان جاش و ئەکاونتی ساختەی بۆ داناون بۆ جوێندان. دەوڵەت ئەکاونتی بۆمان دروست کرد، کارێکی نییە توانی تاقیکەیت و ئادرسەکە دانێ تا دوو لەوانەیە کە جوێن ئەدەن و تۆ فکرەکەی ئەکاونتە ساختن بێنە سوراغە خوات. کارێکی تۆ فکرەکەی ئەمانە جمهوری ئیسلامی ساختن و ئەرتەشە سایبرین و ئەناسوری جمهوری ئیسلامین و دۆلار ئەگن و ئەمانە کورد نیەن و ئەوانە جاسووسن و وانییە تۆ فکرەکەی واسەیتر. کارێکی نییە، گەرەکتە بیانوێنی ملاقاتیان کەی، کافەیەک بخۆیتەکیانە ئادرسەکە دانی داوەتیان کە بە کافی بابێن بدوێنە. هەر هەموویان جوێن بە ڕێبەرانی نەتەوەیی کورد دەدەن. بابەجان تۆ لە مەتنەکەی پێشووتر تا وتە هەر کەسێ تەسویرێک لە نەزۆکی کورد بدات، تەسویرێک لە بێهێزیە کورد بدات، تەسویرێک بدات کە داگیرکەرەکەی گەورەترە لە ئەو و ئیشێ لە ژێرە داگیرکاری بمێنێ، خائینە. تۆ مەگەر ئەمتە نەوت لە مەتنەکەی پێشووتر تا وتە دەی تۆ نەمادە ڕەحبەرەکانە قاسم لووە مەلام بچەس قازی محەمە ئەمانە تەسلیم بووک تێ هەڵدریاک ئاش بە تاڵکەر ئیرونی بەچکە ئیرونی و بەچکە عێراقی بوو، گشتیان بەچکە ئیرونی بووگن. دەی چۆن لەگلای سەر ڕەحبەری نەتەوەیی دەی تۆ مەگەر فشاریان بۆ تاوەڕ دوویەکە ئەو مەتنە بنووسی کە ئەمڕۆ ئەم مەتنە ئەنووسی، خۆ من دام نییە بە تۆ ناتوانانی پاکیکەیت و کتمانیکەی. ئەمە بێجگە لە شارڵاتانی یا ئەحمەق بوون چیتری واتیە عومەر و ئەمسالە عومەر چیتری واتیە. بە تایبەتی دکتۆر قاسملوو
وەک کاوێژی دایمەی ئاژەڵ لەسەر دەمیانە و گوێنی پێدەدەن. قاسملو تهرونی ئیرونی قاسملو ئەی من یەک ئەسل دارم ما هەر چیزی راوایەت دەرچاچوو ئیران بخەی تو خجالت ناکێشی مەحسوڵە تەجاوز خجالت ناکێشی چۆن غەڵەتی وا ئەەکەیتی غەڵەتی وا ئەەکەی ئەزانی من تۆم بوو بە نمونە انتخاب کرد تا مابەقی تو لە حیزبیەکانی وەکو تۆ بێتە دەستیان کێن ئێوە ئێمڕۆ قسەیەترەکەن سوها قسەیەترەکەن فکرەکە خەڵکی لە بیری نییە هەرکوێ باتێ شەنەکەی هەرکوێتی خۆتی تیا قوڵتێنی بابە تۆ نیتە حەد و سایزەم قسانە فرە گەورەس بۆ دەمە ئەڵ دڕێنی ئەم لوقمە ئەڵ دڕێنی نینە حەدە گەورەی و تەفەکر و ئەندیشە و هزر دادایتەکێنە قەترێ لەم هزرتە داتەکێنە هزر باز لەو قاسملوتە دایتەکێنە دادایتەکێنن پوفی و زینە یەک قەترە هزر داتەکێنن دەی بۆ ئەوەنە جەمیەکەن مشیکەن قەترێ هزر مشکەن بابێتە دەرولێدان بۆ نایێتە دەرولێدان مشتێ سەخیفە بێ قەوارەی تەجاوز پێکریاگە تۆخمە نادیا مرادنێوە و ئێوە باعث بوون ئەم سەرزەمینە کوردەوارە لە دەست چوو ئەم ساڵە پور نازری دروست بوو ئێوە باعث بوون ئێوە بە قودرەت و خۆتان ئەم جوولەکەتانە کردە ناخە ئینسانە کوردی ئێوە باعسی بوون ختمە کەلام و ئاخرە داستانەکەم یارانە ڕاپەڕین ئەوەی ئەم شەو دیتان لەم پەردە من بەحسم کرد وە سایم کرد تۆزێ تەنزیشی تێ بخەم لەبەرەوەی تاقەتتان نەچێ و شەکەتیتان دەرچێت ئەوە سەکە دەوڵەتە ئێرانی بە تەمامە قودرەت کەوت کەسە تەکاپوو لە بەرامبەر ڕەوایەت ڕاپەڕینە ڕەوایەت کوردیەت ڕاپەڕینە کوردەوارە سەر بخۆ شروعی کردگە دەست ئەوە شوێنێت یعنی ئیستا ئاوا خەریکە بەراورد ئەکا بزانێت چۆن قاچی تێبخە ئەمە بەراوردە وەلی ئەوەی کە وازەحە ئەمەسە کە دەوڵەتە ئێرانی زەربەیەکی سنگینی خواردگە لەوەی کە ئێمە ئامارە خۆمان نێرە دەستمان وەلی ئەوان ئامار وا لە دەستیانە ئەزانن بە تەمامە قودرەت ماهیەتە تڕەهات و جەعلیاتە کۆرپۆرێشنیە ئانوسیە جوولەکەیان دەرکەوتگە بۆ ئومەتە کوردی و ئەمە حتا ئەڕوا تەشەنە ئەسێنێت و مەتن ڕاپەڕین هەتا ئەڕوا ئوستوارتر حەقیقیتر لە مەیدان و لە زەهنیەت و لە دەروون ئینسانە کوردیە وەچ ئەکا گەڵا ئەدا و خەریکە ئەڕواتە بەرەوە و گەورە ئەوێ و سەرایەتی کردگە ئەوەسە دەوڵەتە ئێرانی خەریکە بە هەموو دەسێکەوە وەرو دەکاتە ناوی قەزیەکە وەتەرە ناسیۆنالیزمە ئێرانی گرتگە تڕەهاتێک و گەرەکیسی بەهشتێکی تیا متەسەور وێ کە بەر بەم ڕەوایەتە کوردیە بگرێت ڕەوایەتە واقعیە سەرزەمینە کوردەوار و ئینسانە کوردی ئەمە ئەو داستانەسە هەوەستان بوێت واردە مەرحەلەیەکی جەدید بووگین بە شدەت تعقیب مەسائل بکەن شوێندەسەکانە دەوڵەتە ئێرانی بخوێننەوە دەوڵەتە ئێرانی واردە فازێکی تر بووگە تەکە ڕاپەڕینە دایەوە